لەگەڵ نزیکبوونەوەی وادەی دەستپێکی ساڵی نوێی خوێندن و کردنەوەی دەرگای قوتابخانە و خوێندنگاکان بەڕووی قوتابیاندا بەشێک لە هاوڵاتیان بەهۆی قەیرانی داراییەوە ئومێدەوارن دەوامی ئەم ساڵی خوێندن دوا بخرێت چونکە توانای دابینکردنی پێداویستی قوتابخانەکانیان نییە بۆ منداڵەکانیان. خاوەنی پەراوگەیەکیش دەڵێت نرخی پێداویستی قوتابخانە و خوێندنگاکان بەرز نەبوونەتەوە، بەڵام قەیرانی دارایی کاریگەری زۆری لەسەر جومجوڵی بازاری ئەوان کردووە، بە جۆرێک پەنایان بردووەتە بەر داشکاندنی لە 150 بۆ پێداویستیەکانی خوێندن. من 6 کچە هەر شەشی تەلەبن دوای ئێوە ڕۆژ جارێ دوانە پاراوان چوارە ناون ئەم ڕۆژە دوانتریان ناون کەلپەریان گەرەکە کتابیان گەرەکە پێویستیان گەرەکە دوای ئەوە بێ ئیش و بیەکار ئەتر داوا لە حکومەتاکەن بەشە شتێکمان بۆکە بۆ ئێمە نەبوو تەلەبەکان وەسیارە چن بە مەکتەب تەلەبەی 25,000 من گەرە بدەم وەچی بیدەم ئەڵڵام حەز نابکرێت و نەبەخوا حەز ناکەم. بەنسبەت ئێمەوە هیچ پێداویستیەک گران نەبووە هەموو خۆی وایە ئەم پێداویستی کە ئێمە ئەهێن لە سلێمانی ئەهێنین سلێمانیش لە سین ئەهێنن هەندێکان لە بەغداد دەهێنن هەن لە ئیمارەت دەهێنن بەس زۆربەی لە سین دێت بەعام بەس هەموو سعرەکان وەک خۆیەتی هیچ نەگۆڕاوە. بەنسبەت قەیرانی دارایی لە 150 بازار کەس بووە بەنسبەت بازارەوە بە عام هەمووی وایە بەس ئێمە وانە بەس بەنسبەت ئێمە زیاترە بەرەوەی پار ساڵی پار دەوام نەبوو تاسیرێکی زۆری لەسەرمان هەبوو لە 150 زیاترش ئەتوان بڵێم کەمی کردووە. ئەگەرچی لە چەند ساڵی ڕابردوودا لە ڕێی وەزارەتی پەروەردە و بە هاوکاری ڕێکخراوەکانی تایبەت بە پرۆسەی خوێندن و منداڵان بەشێک لە پێداویستەکانی قوتابخانە بەسەر قوتابیاندا دابەش دەکرا، بەڵام لە ئێستادا هیچ هاوکارێکی لەو شێوەیە بەدی ناکرێت. لای خۆیەوە بەرپرسی ڕاگەیاندنی بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەلار نایشارێتەوە لە ئێستادا هیچ هاوکارێکی لەو شێوەیە لە ئارادا نییە. طبعاً چاودێریکردنی بازار یاخود گرانکردنی نرخەکان ئەوە ئیشی لایەنە پەیوەندیدارەکانە ئیشی بەڕێوەبەرایەتی پەروەردە نیە و ئێمە ناتوانین چاودێری بازار بکەین بزانین کێ بابەتی قرتاسی و ئەو شتانەی گران کردووە. تا ئێستا هیچ شتێکی لەو شێوە نەهاتووە لە با بڵێن لە قرتاسی و پێداویستەکانی خوێندنگا ئەگەر وەزارەتی پەروەردە بۆمان بنێرێ ئەو کاتە ئێمەش دابەشیەکەین، بەڵام یعنی من لەو بڕواایە نیم کە ئەمساڵ کاری لەو شێوەیە بکرێت. دروستکردنی قەیرانی دارایی لەلایەن حکوومەتی هەرێمەوە کاریگەری خراپی کردووەتە سەر تێکڕای سێکتەرەکان. سێکتەری پەروەردەش بێبەش نەبووە لەو کاریگەریە خراپە ئابوورەی کە بەرۆکی هاوڵاتیانی کوردستانی گرتووە و قوربانی یەکەمیش لەو نێوەندەدا قوتابیانن. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.